ئاژانسی شینگوای چینی لە راپۆرتێکیدا بڵاوی کردوتەوە چین توانی لێکەوتە نێرێنیەکانی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ئابوووریەکەی تێپەڕێنێت بۆ پێی کە لە چارەکی دووەمی ئەم ساڵ زیادەیەکی لە تەرازووی بازرگانی بە بڕی زیاتر لە 110 میلیارد دلار تۆمار کرد. ئەوەش لە ئەنجامی بەرزبوونەوەی بەهای وەبەرهێنان و هەناردە بوو لە وڵاتەکە. شارەزانی ئابووریش پێیان وایە ئەو پێنوێنیە دەرخەری بژانەوەی ئابووری پەکینە لە لێکەوتەکانی ئەو ڤایرۆسە. بەگوێرەی نووسنگەی داتا نیشتیمانیەکانی چین تایبەت بە نەختینەی بیانی لە چارەکی دووەمی ساڵی 2020دا زیادەی تەرازووی بازرگانی لە چین گەیشتۆتە 110 میلیارد و 200 میلیۆن دلار بەراورد بەو کورتێنانەی کە لە چارەکی یەکەمی ئەم ساڵ تۆماری کردووە و بڕەکەی 33 میلیارد و 700 میلیۆن دلار بووە. هاوکات زیادەی بازرگانی کاڵا گەیشتۆتە 161 میلیارد و 300 میلیۆن دلاری ئەمریکی. هەرچی بازرگانی خزمەتگوزاریەکانە گەیشتۆتە 29 میلیارد و 500 میلیۆن دلار. هاوکات لیژنەی پەرەپێدان و چاکسازی شارەوانی پەکین ئاماژەی بەوە داوە قەباری وەبەرهێنان لە پەکین لە ماوەکانی نێوان کانونی دووەم تاوەکو ئاب بە ڕێژەی 0.6 بەرز بۆتەوە گەیشتۆتە نزیکەی 69 میلیارد دلار و بە ڕێژەی 2.7 زیادی کردو بەراورد بە هەمان ماوەی ساڵی ڕابردوو. جەختیشی کردەوە ئەم ساڵ پەکین لە جێبەجێکردنی 100 پرۆژەی ژێرخان 100 پرۆژەی گوزەرانی بەردەوام هەروەها 100 پرۆژەی پیشەسازی تەکنەلۆژیا بەردەوام دەبێت. بەهای وەبەرهێنانەکان نزیکی 191 میلیارد دلارە. لیژنەکە هەروەها بڵاوی کردوتەوە حکوومەتی چین نزیکی 1400 پرۆژەی نوێی خستۆتە ڕوو. ئەم ساڵ کۆی وەبەرهێنان بە بەهای زیاتر لە 110 میلیارد و 200 میلیۆن دلار دەبێت. سەبارەت بە هاوردەکانی چین داتا گومرکیەکان ئاشکرای دەکەن مانگی حوزەیران هاوردەکانی بە ڕێژەی 2.7 بەرز بۆتەوە لەسەر بنەمای ساڵانە هەناردەکانیشی بە ڕێژەی 0.5 بەرز بۆتەوە. ئەوش دەری دەخات کە خواستی جیهان لە ئەنجامی سوکردنی ڕێشوێنەکانی قەدەغا بەرەو باشبوونە. لای خۆیەوە ئاژانسی ئیندیپندنتی عەرەبی ئاماژەی بەوە داوە تۆمارکردنی ئەو زیادەیە لە سەردەمی کۆرۆنادا بۆ ئەوە دەگەڕێتەوە کە چین وەستانی ئابووری و بازرگانی و پیشەسازی ئەمریکا لەگەڵ ژمارەیەکی گەورەی وڵاتانی جیهان وەک هەلێک بۆ خۆی قۆستۆتەوە تاوەکو ئابووریەکەی دووبارە بەهێز بکات.